ئازان و خۆشەویستان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشەویستان لە سەر کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق کە بڕیار بوو ئەمڕۆ کاتژمێر 11 پەرلەمانی عێراق کۆبێتەوە بۆ دەستنیشانکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لێرە لە ستۆدیۆی NRT لەگەڵتانە بین ڕاستەوخۆ بۆ ڕووماڵێکی تایبەت لە سەرە و پرچە بەڵە خۆشەویستان لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا دەستەی سەرۆکایەتی هەڵدەبژێرێت و لایەنە کوردەکانیش لەسەر کاندیدی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان ڕێکەوتون. ئارام محەممەد سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق بە NRT ڕاگەیان کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان درێژکراوەی دوو کۆبوونەوەکەی ڕابردوو دەبێ و بڕیارە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرێت. وتیشی ڕێکەوتن لە سەر کاندیدەکانی دەستەی سەرۆکایەتی ئەنجام دراوە و تەنها هەڵبژاردنیان ماوە. شەوی ڕابردوو لایەنە کوردیەکان لەسەر پۆستی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕێکەوتن کە پشکی کووردە. هۆشار عەبدوڵڵا ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق بە NRT ڕاگەیان باپی ڕێکەوتنی لایەنەکان ئارام محەممەد سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو ببوورن سەرۆکی فراکسیۆنی گۆڕان کاندیدی کووردە بۆ پۆستی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان. پێشتریش لایەنە سونەکان ئاشکران کرد کە سەلیم جبوری کاندیدی سونەکانە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان و هاوکات هومام محەمودی کاندیدی شیعەکانە بۆ پۆستی جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان. خۆشەویستان لەم ڕووماڵە تایبەتەدا لە ستۆدیۆ NRT میوانداری هەرێک لە حاکم فراد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراقمان کردووە لەسەر فراکسیۆنی یەکێتی شوانی کوردستان، هەروەها عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتوو لە سلێمانی و عەتاشی حەسەن کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. زۆر بەخێربێن. کاک حاکم سەرتا دەمێ بێمە لای تۆ پرسیاریەوە کەم وەک ئەوەی تا ئێستا دەوترێت لایەنە سیاسیەکان و لایەنە سیاسی کوردیەکانیش تاو ڕێکەوتون لەسەر کاندیدەکانیان بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. پێت وایە دوای ئەو دوو کۆبوونەوەی ئەمڕۆ لایەنە سیاسیەکانی عێراق بتوانن ڕێبکەون و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرن؟ سوپاستان دەکەم. ڕێز و سڵاو بۆ ئێوەش و بۆ بینەرانی خۆشتان. من بە بڕوای من پێم وانییە لە ئەمڕۆژ لایەنە سیاسیەکان بگەنە ئەنجامێک لەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان بە تەواوی هەڵبژێرێ. شتێکی دڵخۆشکەرە کە لایەنە کوردیەکان توانیوانە بگەنە ڕێکەوتنێک کە دیارە لە خولی پێشوو ئەو پشکە بەر برایانی پارتی دیموکراتی کوردستان کەوتبوو. دیارە ئێستاش ئەم جارە ئەگەر ڕێکەوتن بوو بێ کە بەر برایانی گۆڕانەکەوێ مەشتێکی دڵخۆشکەرە کە لایەنە کوردیەکان لەو بوارەدا یا لەو مەسەلەیە هیچ گرفتێکیان نییە. ئەمێنێتەوە مەسەلەی پۆستی سەرۆکی پەرلەمان کە بەڕێز سەلیم جوبوری تا ئێستا لەلایەن لیستی متحیدین و ئەو داراوە کە ببێتە سەرۆکی پەرلەمان. بەڵام پێم وایە گرفتی لە بەردەما ماوە. گرفتەکە ئەوەیە هێشتا بە تەواوی لایەنە سونەکان هەمویان کۆک نین لەسەری ئەوەندەی من ئاگادار بم. ینی لیستەکەی عەلاوی تا ئێستا بە تەواوی کۆک نییە لەسەرەوەی کە سەلیم جوبوری ببێتە سەرۆکی پەرلەمان. تەنانەت شیعەکانیش لەسەر جێگری یەکەمی پەرلەمان کە شێخ خومامیان داناوە هێشتا ئەوانیش بە تەواوی ساغ نەبوونەتەوە. بۆیە من پێم وانییە لە ئەمڕۆژدا ئەگەرچی قسە لەسەرەوەی کە کۆبوونەوەکەی سەر لە بەیانی دواخرێ بۆ پاشنی وەڕۆ یان دواخراوە، بەڵام من پێم وانی لە پاشنی وەڕۆژە لە چەند سەعاتی داهاتوودا بگەنە ئەنجامێک و بۆی بتوانن سەرۆکایەتی پەرلەمان بڕێک بخرێ و دەنگی لەسەر بدرێ. بۆ چەند خاڵێکی کە هەیە کە پێویستە ئەوەش لە بەرچاو بگیرێ. یعنی ئەگەر هاتوو سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرا بە هەردوو جێگرەکەشی و با بڵێن لە ئەمڕۆدا کەواتە لەم حاڵەتەیە ئەبێ سەرۆکایەتی پەرلەمان اینجا سەرۆکی کۆمار دەست نیشان بکە و هەڵی بژێر و بیخاتە دەنگدانەوە کە تا ئێستا ئەوەندەی من دیسانەوە ئاگادار بم لەسەر ئەوە ڕاستە کە پشتی کووردە لە ناو کوردیشا پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە تا ئێستا دیسانەوە ئەوەش ساغ نەبوونێت و بۆیە ئەم ینی پێکاتنەوەی یان دروستبوونەوەی بەگەڕخستنەوەی پەرلەمان لە عێراق هەروە بەکارێکی ئاسانی نابینم. دەورەی پێشووی ئێمە نزیکەی 7 مانگ بەرەو ژووری خایەن. بۆیە من پێم وایە لە یەک دوو ڕۆژی ئایندەیە لەمڕۆدا ئەوە شتە یەک لای نابێتەوە. کاک عوسمان کاروانی پێت وایە کە لایەنە سیاسیەکانی عێراق بتوانن ئەمڕۆ دەستی سەرۆکایەتی هەڵبژێرن بە کاک حاکم ئاماژەی پێکرەوە لە من پێم وایە کە ناتوانن؟ وەڵا سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان پێویستە لەوەی کە ئێمە بەراوردێ بکەین لە بینی خولی پێشوو ئەم خولەیە. خولی پێشوو کە لە چاو ئێستاە وەزعێکی زۆر ئارام بوو، لە چاو ئێستاوە کەشوهەواکە زۆر ئاسایی بوو. نزیکی 7 مانگی پێش و هەتاوەکو سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت تەشکیل بوو حاڵەتێکی وا هاتە پێشەوە. ئێستا وەزعی عێراق گۆڕانی زۆر گەورەی بەخۆ بینیوە بە تایبەتی لە دوای 9 شەوانەیە. ئایا عێراقیەکان
عێراقیەکان بە تایبەتی کوت لە سیاسیەکان و بە تایبەتی کوت لە سیاسی عەرەبیەکان اعتراف بەوە ئەکەن کە ئێستا عێراقێکی نوێیە لەسەر ئەساسی ئەم اعترافکردنە لەوەی کە ئایا اعترافەکە عێراقێکی نوێ یان نوێ نییە زۆر تەسەورات و زۆر ئەجندا گۆڕانکاری بەسەردادێ بەنسبەتی کوت لە سیاسیەکانەوە بۆیە ئەگەر سەرنج بدەی پێشتر سونەکان متتەفقتر بوون لە ناو خۆیانە یەکریستر بوون لە ناو خۆیانە شیعەکان لە ناو خۆیانە یەکریستر بوون لە ناو خۆیانە بەنسبەتی کوردەوە تا ڕادێک ئەتوانم بڵێم کێشەی نەبووار لێو ساشەوە تاوەکو ئێستا ئەمە جی خۆشحاڵیە کە ئێستا بۆ کورد لەم حاڵی ئێستاشە کە هیچ کێشەیەکی نییە ئەم هەموو پەرتەوازەیە لە ناو ئەمڕۆی پەرلەمانی عێراق و بەم حاڵە نەئاسایی ئێستای عێراقەوە پێم وایە حاڵەتێکی زۆر قورسە کە بتوانرێت سەرۆکایەتی پەرلەمان دابندە وە بە قەناعەتی من ئەمە تەنها ئەم کۆبوونەوانە ژووک و کۆبوونەوەیەکی کۆمەڵە ڕۆتینیاتێک وایە و بەعزێک زەختی لەواچێ ئیقلیمی و دەولی و ئەو جۆرەشتانەش زۆر بووە لەسەر عێراق لەوەی کابێ دانیشتن و فریا خۆتان کەون و وەزعی عێراق بەرەو خراپ بوونە ڕوا ئەم حاڵەتانش پێم وایە تەئسیراتی کردووە ئەگەر نا ئاسان نیە بەو شێوەیە کە جەنابی کە حاکمی ژووتی دروستکردنی سەرۆکایەتی پەرلەمان و هەڵبژاردننی لەمڕۆدا ئێمە تەمەن ناکەین هەڵبژێرێت بەس بە قەناعەتی ئێمە تەسەوری ناکەین کاتە بەر لەوەی بێمە لای تۆ بەڵێبینەرانی بەڕێز بۆ زانەری زیاتر لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق سروە عەبدوڵواحید ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندا خات و سروە سڵاو لێبێەوە ئەم کاتۆ باش وەک لە میدیاکانە هەندێک لە میدیاکانە بڵاو کرایەوە دەگوێ هەبوو کە کۆبوونەوەکەی ئەمڕۆ دوا دەخرێت بۆ پاژنەوەڕۆی ئەمڕۆ ئایا کۆبوونەوەکە دوا دەخرێت یان کۆبوونەوەکە دەستی پێکردووە زانیاری چێ لەو بارەوە بەیانیتان باشم سڵاوتان لێبێت لە ڕاستیدا تا ئەم لەحظەیە مەهدی حافڵ سەرۆکی تەمەنی ئەنجومەنی نوێنەران باس لەوە دەکات کە نایەوێت کۆبوونەوەکە دوا بخات و لە کاتژمێری 11 دەست بکات بە کۆبوونەوە بەڵام پێدەچێت لایەنی سونیت هەندێک بۆ جارێکی دیکە کێشە کەوتبێتە نێوانیان لە سەر مەسەلەی کاندیدی پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەمەش ڕەنگەوا بکات کە جارێکی دیکەم کۆبوونەوەیە سەرکەوتوو نەبێت و جارێکی کۆبوونەوەکە دوا بخرێت تا ئێستا هەوڵەکان بەردەوامە بوو ئەوەی کە سونەکان ڕێککەون لەسەر کاندیدێک بەڵام نازانین چی ڕوو دەدات ئێمە وەک لایەنی کوردی کاندیدی خۆمانمان ئامادە کردووە بۆ ئەوەی لە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆدا ئەمە پێشکەشی بکەین لە بزوتنەوەی گۆڕان ئاران شەخ محەممەدمان کاندید کردووە وەک جێگیری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لایەنەکانی دیکەش ڕەزامەندی خۆیان دەربڕیوە لەسەر ئەمە بۆیە ئێمە دەچینە ناو کۆبوونەوەکە وا دەچین کە خۆمان ئامادە کردووە و کە دەستەی سەرۆکایەتێکە هەڵبژێردێت بڵێ سروەخان دەوترێت لایەنە شیعەکانیش کەم تا زۆر تا ئێستا بە تەواوەتی ڕێنەکەوتون لەسەر کاندیدکردنی و مام حەموودی بۆ جێگری سەرۆکی پەرلەمان ئەمەش خۆی بۆ خۆی کێشەیە یان ئەمە تاو یەکلای بۆ تۆ لایەنە شیعەکانەوە ئەوەی ئێمە بیستمان لە لایەنەکانی دیکە بوو کێشیان نییە لەسەر کاندیدکردنی هومام حەموودی ئەوی ڕاستی بێ دەوڵەتی یاستا دەیەوێت تۆزێک کە ڕێکەوتنێک بکات لەگەڵ لایەنەکانی دیکەیە کە دەنگ دەدا بە لایەنی شیعی لە بەرامبەردا چاوەڕوانی ئەوە بکات کە ئەوانیش دەنگ بدەن بۆ ویلایەتی سێمی نووری مالیکی بەڵام بەگشتی هومام حەموودی کۆدەنگیەکی شیعەکانی لەسەرە بەڵێ سوپاس بۆ سروە عەبدوڵواحید ئەندامی پەرلەمانی عێراق لە سەر فراکسیۆنی گۆڕان سوپاس بۆی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت کاتە دێمە لای بەڕێستان بەمێک ئێستا خات و سروۆش باسی کرد کە تا ئێستا لایەنە سونەکانی نێو پەرلەمانی عێراق ڕێنەکەوتون لەسەر کاندیدکردنی سەرۆکی پەرلەمان پێت وایە کە پەرلەمان ئەمڕۆ بتوانێت ڕێ بکەوێت بە ناوی خۆی گەورە زۆر سپاس من ئەمەوێت لە مەقولەیەکی بیرمەندی گەورە گرامشیەوە دەست پێ بکەم گرامشی ڕای وایە ئەو کاتێک کە کۆن لە گیانەڵایە و نوێ هێشتان لە دایک نەبووە بۆ خۆی قەیران دروست دەبێت لە دوای نوێی شەش تەوازنی هێز لە عێراقا گۆڕاوە گۆڕانی تەوازنی هێز بە جۆرێکە کە ئەوەی لێ خوێنینەوە عێراقی کۆن عێراقێکە کە لە دو نەفەسی سەرمەرجایەتی و عێراقی تازەش هێشتان لە دایک نەبووە لە دایک نەبووە بۆ مانایی تا ئێستا ئیرادەیەک لە بینی ئەقتابی سیاسی عێراقیان نییە بۆ
گەڕانەوەی عێراق بۆ دۆخی سروشتی خۆی و تا ئێستا لە ڕووی تەکنیکی و وەک برای بەڕێز کاک فەرهاد بە تەفسیل ئاماژەی پێکرد تا ئێستا لە ڕووی تەکنیکی لایەنە سیاسەکانی عێراق نەگەشتونەتە ئەو حاڵەتەی کە ئەو قەناعەتەی کە کاندیدی خۆیان بۆ پۆستەکان تەسبیت بکەن و جێگە ڕەزامەندی هەموو لایەنەکان بێ. بۆیە یەکەم نەبوونی ئیرادەی لایەنە سیاسیەکان بۆ دروستکردنەوەی عێراق بەم ستایڵەی کۆن وزایدەن لە دایک نەبوونی عێراقی نوێ ڕێگرە لە بەردەمەوەی کە ئەمڕۆ بگەنە ئیتفاق و هەتا قسەیەک هەیە کە کۆبوونەوەکە بە شێوەیەکی گشتی هەر نەکرێ و تەخیر بکرێ. زایدەن یەک ئەگەر ئیجازەم بێ ببوورە مەقولەیەکی کە هەیەڵێ لە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێز ئەسپە و قانون بووە بە عەرەبانە دارە ئەسب عەرەبانە ڕاکێشێ یاسا و دەستور لە وڵاتە بەدەستی هێزەوەی تەوازنی هێزیش گۆڕاوە بۆیە دیسان تەخیری تەشکیلەی پەرلەمان و سەرۆکایەتەکان لەم کاتە تا چەند ئەگەری ڕێکەوتن هەیە لە نێوان لایەنە سیاسی عێراقیەکانە. وەڵام من ئاماژەم پێکرد من ئەوەنەی لە ئەرزی واقعی خوێنمەوە ئیرادەیەک نبینم بۆ ڕێکەوتن لەبەرەوەی تا ئێستا ئەوەی لە میدیاکانیشەوە ئاگادارین تەمانێمە نزیک نین لە کۆبوونەوەکان بەڵام لە میدیاکانەوەی ئاگادارین تا ئێستا نەگەشتونەتە ئیتفاق لەسەر کاندیدەکان ڕەنگە شیعەکان نەگەشتێتنە ئەوەی کە مەسەلەن کاندیدیان بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران چییە ڕەنگە پشتی سەرۆک کۆمار کە پشتێکی نەتەوەیی کوردە تا ئێستا کاندید معلوم نەبێت چێە ئەمانە هەمووی ڕێگرن لە بەردەم تەخیربوونی تەشکیلەی سەرۆکایەتەکان. کاوسمان کاروانی پێت وایە ئیرادەیەگەیە بۆەوەی لایەنە سیاسەکان لەم دۆ خەستیاری ئێستا عێراقدا بتوانن ڕێبکەون لە ئێستادا وەک دەبینین بۆ دەستنیشانکردن و ڕێکەوتن لەسەر دەستی سەرۆکایەتی پەرلەمان ئەم هەموو لەمپەرە دروستە بێت. ئەخۆ بۆ دەستنیشانکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکۆمار بۆمانە یعنی بە هەموو ئەمانەوە لایەنە سیاسی عێراقیەکان ئەتوانن ڕێبکەون؟ عێراقەکان و ئەم وڵاتەی ئێمە ئەوەندەی کە ئێمە ئاگاداری بین و خەڵکیش بەعام هەمشتا دەزانێت لەوەی کە عێراق تەنها هێزە سیاسیەکانی ناو عێراق نییە. عێراق سیاسەتی ئیقلیمیش تەحەکومی تێدا ئەکات. ینی بۆیە بەڕاستی بمانوێ نەمانوێ هەم سیاسەتی ئیقلیمی هەم سیاسەتی دەولی بمانوێ نەمانوێ لە ناو عێراقا تەحەکومەکات. ئەمە واکات لەوەی کە ڕێکەوتن زۆر ئاسان نەبێ لە ناو عێراقا. بۆ نمونە بمانوێ نەمانەوەی ئێستا ئێران عمقێکی هەیە لە ناو عێراقا عمقێکی زۆر قوڵی هەیە. تورکیا ئەوێ بە جۆرێک لە جۆرەکان عمقێکی خۆی دروست بکات کە کەمتر نەبێت لەوەی کە ئێران هەیەی لە ناوە. وەزعەکە بەم ئاقارە ینی ئەوەی کە تەسەور بکەلەوەی کە ئەگەر یەکە گەبێتە سەرۆکی حکوومەتی عێراقی ئەبێت بەدڵی ئەجندای ئیقلیمی بێ وای لێ هاتووە ینی ئەوەندە تەدەخولاتی ئیقلیمی لە ناو عێراقا زۆر بووە لەبەرەوە ئەمە لە بەرەنجامی لاوازی ئیرادەی عێراقیەکاندایە لە بەرەنجامی لاوازی ئیراد ینی لە بەرەنجامی ئەوەیە کە عێراقیەکان لە جیاتی ئەوەی سیاسی بن بۆ عێراق خەریکی دروستکردن و خەریکی جێبەجێکردنی ئەجندای ئیقلیمی و دەرەکین ئەمە حاڵەتێکی نائاسایی لە ناو عێراقا دروست کردووە واقعێکی هێناوەتە ئاراوە تۆ سەیری ڕابردوو بکە لەوەی لە مواقعی پێشوە نوری مالکی کە پێشتر سەرۆکۆماری عێراق بووە بەڕاستی وەکو عەفوکە سەرۆکی حکوومەتی عێراقی بووە وەکو سەرۆکیەکی حکوومەتێکی عادل مامەڵی نەکردووە لە ئێرانە ئەجندای وڵاتێکی ئیقلیمی جێبەجێ کردووە لە ناو عێراقا دێت دژایەتی کوردەکە هەتا ئەو پەڕی دێت دژایەتی سوننەکە هەتا ئەو پەڕی یعنی ئەم حاڵەتە نائاسایی کە عێراق بەسەریدا هاتووە لە بەرەنجامی ئەو ئەجندا ئیقلیمیەوە بووە کە لە ناو عێراقا تەحەکومی کردووە و کاریگەریە بووە لە ناو عێراقا بەو ئاقارەی گەیاندووە کە تاوەکو ئێستا باز لە ئێستا تاریخێکی تر بۆ عێراق دروست بووە باسی 9 و پێش 9 ئەکرێت باسی ئایا ئەنجا باز لەوەیە ئێستا ئایا ئەمە پەرلەمانتارە سونیانەی کە هەڵبژێراون لە ناوچە سونیانشینەکانی خۆیانە کە ئەبێ نوێنەرایەتی ناوچەکانی خۆیان بکەن و بچن معاناتی خەڵک بگەێنە پەرلەمان ئێستا لە ناوچەکانی خۆیانە قاچاخن يعني أبي لنا وشكاني إخوانا قاچاخن يعني استعجر هالبجارتين العراق بكرايا هيجي كلام برلمان تراني كيستا برلمان نونراتي سنة كان نونراتي سنة ناكر كمال خلق كتير هاد بجوري كتير يعني واقعك استا عم برلمان ترانا الرئة كون لقال كسيك رئة كوتنيا لزقل مناطق السنة لقال عم كسانية كليرين درتشون يعني واقعك الزور آلاز دروز ولا نوع عراق بويا
پێویستی بەوە هەیە لەوەی کەواتە تۆ باسی ئیرادەت کردکەواتە ئیرادی عێراقیەکان لە ئەساسە ئیرادەیەکی لاوازە لە ئەساسە ئیرادەیەکی لاوازە بۆ چونکە ئەم ئیرادەیە عێراقیەکان کە باسی عێراقیەکانەکەم باسی لایەنە سیاسی عێراقیەکانەکەم تەبان ئەمانە لە بەرەنجامی نەبوونی بەرنمەیەکی ناوخۆیی خۆی وە لە بەرەنجامی ئەوەی کە من سەرۆکی حکومت بم سەرۆکی حکومت بووم بۆ هەموو عێراقیەکان ئیتر بیر لە وازدەوە بێنم ئەبێ چ مەزەبێکم هەیە چ دینێکم هەیە چ ئەفکارێکم هەیە سەر بە چ لایەنێکی سیاسیم سەرۆکی کۆمارم نابێ باز لە کورد بکەم بەتەنیا باز لە عەرەب بکەم بەتەنیا من سەرۆک کۆماری هەموو عێراق بم ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان ئەمە لە عێراقا بەڕاستی لەلایەن عەرەبەکانەوانێ بە جۆرێک لە جۆرەکان ئەمە دروست نەبوو ئەمەش ئەم واقعەتاڵەی هێنا ئاراوە و ئێمە وەکو کورد تاوەکو ئێستا لە عێراقا ئەزمونونەکەی ئێمە تا ڕادەیەک زۆر سەرکەوتوتر بووە لە ناو عێراقیەکان عالم قیاسەن بەوان عێراقیانەی کە بەرپرس بوون لە ناو عێراقا دێمە لای تۆ کاک حاکەم بۆ پێی کە لە خولی پێشووی پەرلەماندا تۆ 4 ساڵ لە نێو پەرلەمانی عێراقدا بوویت و وەک دەزانیت لە نێو پەرلەمانی عێراقدا کۆمەڵێک هێز و کۆمەڵێک لایەن و کۆمەڵێک تایەفە بەشداربووی نێو پرۆسی سیاسی عێراق و خودی پەرلەمانی عێراقن ئەم هێزانە ئەم لایەنانە پێ وایە کە بتوان بەیەکەوە ڕێ بکەون و کاری سیاسیاوەش و کاری هاوبەش بکەن خۆی بە یەکشتی چکۆلۆکە ڕاست بکەمەوە یعنی ئەوە ئەندام پەرلەمان نین یاخو پەرلەمان نییە با زۆر بە ڕاشکاوانە ئەو قسەیە بکەم ئەندام پەرلەمانەکان نین کە ئەو پۆستە سیادیانە بڕیاری لێدەن و جار ڕاستە ئەوان دەنگی پێدەن بەڵام ئەوەی پشتی پەردەیە واتە سەرکردە سیاسیەکانن کە ئەبێ بڕیار بدەن چێ بۆ فلان پۆستە و چێ بۆ فلان شوێنە ئەی لێرە ئیشێندا پەرلەمانەکان تکاکەم ینی با ئێمە لەوە بەباشی تێ بگەین ئێمە پەرلەمان لە عێراقا ئەمە سێهەم خولێتی ینی هێشتا دیموکراسیت لە عێراقا زۆر سادە و ساکارە هێشتا لە سەرەتاکانیەتی چونکە دیموکراسیت بە تەنها ئەوە نییە تۆ بڕۆیتە سەر سنووقی دەنگدان و دەنگ بدەیت نەخێر دیموکراسیت کولتورە ئێمە ناتوانین دیموکراسیت لە عێراقا و هەڵبژاردن لە عێراقا بەراورد بکەین بە ئینگلتەرا با وڵاتی وەکو بریتانیا ئەڵمانیا ئیتالیا نەخێر ئێمە لە سەرەتاکانیان بۆیە ئەمە ڕاستیە ئەبێ بیشی بین تەنانەت لە کوردستانی خۆشمان بە هەمان شێوەیە یعنی ئەم حەقیقەتە یاخود ئێمە نەچین باری پەرلەمانتار زۆر لەوە قورستر بکەین کە لەسەر شانیەتی ئەبێ لایەنە سیاسیەکان ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر مشکلە عقلی عێراقیە ینی ئەو عقلەیە کە لە عێراقا حکمی کردووە لە دروستبوونی عێراقەوە لە 1920ەوە کە هەمومان نەزانێ عێراق ئیسیعماری بریتانی دروستی کردووە کورد و سونە و شیعی بە زۆر هێنەوە پێچەوە نووساندووە ئەو عقلا کە حکمی عێراقی کردووە عقلێکی دیکتاتۆریە عقلێکی خۆبەزلزانە عقلێکی نەتەوەپەرست و شۆڤێنیە هەتا ئێستاش ئەم عقلە بەردەوامە جا چ لە لای سونە بێ یاخود لە لای شیعە بێ کە شیعە هاتۆتە سەر حکوم لە دوای 2003ەوە وەکو زۆرینە و لە سەڵاتی گرتوتە دەست هەمان عقلە عقلێکە کە بە گیانی تۆڵەسەندنەوە لەوەی پێش خۆی کارەکە ئامادەنی واقع عێراق وەکو خۆی ببینێ ینی گرفت لە عێراقا ئەمەیە عێراق وڵاتێکی فرەنەتەوە فرە ئاین فرە مەزەبە ئەم پێکاتانەی تر ئەگەر کوردی لێ دەربەهاوێژین کە تا ڕادەیەک لایەنەکانی کەی قوبوڵە تا ڕادەیەکی زۆر ئەو گیانی یەکتر قبولکردنی تێدایە ئەوانی کە قبولیان نییە ینی نایەوێت عێراق وەکو خۆی بخوێنێتەوە عێراق بەتەنیا عێراقی عەرەب نییە لە ناو عەرەبیشە بەتەنیا نەهی شیعەیە نەهی سوننەیە عێراقی کوردیشە هی تورکمانیشە هی کلد و ئاشوریشە هی ئێزدیە هی تەنانەت هەر موسڵمان نییە هی مەسیحیشە تەنانەت ڕەنگە مولحیدیشی تیابی هی ئەوانیش کەواتە لێرەدا پێویستە یەکەم ئەم لایەنە سیاسیانە بگەنەوەی کە عێراقی هەمووانە ئەگەر ئەمانەوەی لەم عێراقیا بشین ئەگەنەوە من پێم وانییە بگەنەوە تەنها شتێک کە لە بەردەما بێ بتوانین ئێمە لە عێراقا بیکەین من لایەنی سیاسی ئەڵێم ئەو قسانەی کاکە عوسمان وتی زۆر ڕاستە لایەنی دەرەکی ڕۆلی گەورەی لە عێراقا بینین یەکلاکردنەوەی سراعی لایەنی دەرەکی و لە پشت ئەوانیشەوە سراعی ئەمریکا و رووسیا هەیە یعنی ئێستا ئێرانیش و تورکیاش و سعودیەش لەلایەک یەکلاکردنەوەی ئەجەندای خۆیانە لە ناو خاچی عێراقا لە پشت ئەوانەوە ئەمریکا و رووسیات هەیە کە ئەوانیش هەش کەسە بەرنامەی خوێنێ ئەگەر تەماشا بکەی سووریا 4 ساڵە شەڕە ینی ماڵوێرانیە خەڵکە کوژرێ وڵاتە ڕوخێ بەڵام هەتا ئێستا وڵاتەکە لەسەر قاچی خۆی ماوە حکوومەتە و دەوری خۆی ئەبینێ بۆچی لەبەرەوەی نە رووسیا و نە ئێران نایەنەوێ ئەو هینە بڕوخێ لە عێراقا ئێمە یەک شتمان لە بەردەمایە ئەگەر سیاسەت مەدارەکانی عێراق بە عاقڵانە بۆ ئەوەی چیتر ئەم وڵاتە بەرەو هەڵوەشان و وێرانکاری تر نەڕوە عێراقە بێ بکرێتە سێ هەرێمەوە هەرێمی بە کورد
لە دوای نۆی شەشەوە کوردیش دەبێ ئەمە بخوێنێتەوە بۆ خۆی ئەمە زۆر گرنگە دوای نۆی شەش ئەو عێراقە نییە هی پێش نۆی شەش ئێستا ئەبێ کورد ئەو ناوچانەی کە جاران دابڕێنراوە بوون تعریب کرابوون لە دەرەوەی هەرێمی کوردستان بوون ئێستا بە عملی هاتۆتەوە سەر هەرێم و هەرێمێکی ژەبێ بۆ سونە دروست بکرێت لە ڕەمادیەوە هەتا ئەچێتە مووسڵ ئەمە واقعی عێراقا هەرێمێکیش بۆ شیعە ئەگەر عێراقیەکان ئەیانەوێ لەم عێراقەیە بژین بەم شێوەی ئێستا دەنا وەکو یەگۆسلاڤیا لێ دێ بمبورە چۆن یەگۆسلافیا بە شەقی رووسیا بە یەکەوە نووسێنرا بوو کاتی خۆی لەگەر رووسیا نەما هەموو بوو بۆ کوشت و کوشتارە و هیچی بەسەر هیچەوە نەمە وڵاتێک نەماوە ناوی یەگۆسلاڤیا عێراقیش هەمان دۆخە تا ئێستا لایەنە سیاسی کوردیەکان سەرکردایەتی سیاسی کورد توانیوێتی وەکو پێویست مامەڵە لەگەڵ ئەم دۆخە ئێستا عێراقدا بکات ڕەنگە ئەگەر با بڵێن لە ڕووی کوردایەتی سرفەوە ئەگەر قسە بکەین ڕەنگە وەکو پێویست نەبوو بێ بەڵام دڵخۆشکارە کە تا ڕادەیەک تا ڕادەیەکی باشیش یە خیتابیمان هەیە یعنی جۆرێک لە خیتابی هەیە پێویستە ئەمە بەرەو پێشەوە ببرێ پێویستە کورد چ سەرکردایەتی سیاسیەکەی بە هەموو لایەنە سیاسیەکەی خیتابێکی ڕوونتر یەکگرتووتر تۆکمەتری هەبێ لە بەرامبەر دۆستیش و لە بەرامبەر نەیارەکانیشمان چونکە ئەمە لە بەرژەوەندی توانی ئەمە هەبێت یعنی تا ئێستا من پێم وایە باشە من پێم وایە تا ئێستا خیتابێکی باشمان هەیە یعنی تا ئێستا خیتابێکی باشمان هەیە بەڵام هێشتا لە ئاست خواستی کوردانیە یعنی هێشتا لە ئاست خواستی من و تۆ ئەموو ئەوانەیە کە ئەمانەوەیە خیتابەکەمان بەرەو پێشتر سەرکردایەتی سیاسی ئەتوانێت بگاتەوەی کە لە خواست داواکاری خەڵک ئەگەر نیکەن کاکە ئەگەر نیکەن بە دڵنیاییەوە لێم دیێرە من لەم ڕای خۆم لێی بەرپرسیارم وەکو خانوویەک وایە هەمومانی تێداژین ئەگەر خوانە خواستم خانوە ڕووخا بەسەر هەمومان ڕوخێ کەواتە ئەبێ ئێمە پارێزگاری لەم خانووە بکەین بە هەرچ مەرجێ بێ لە هەر بارودۆخێکا بێ ئەبێ ئەم خیتابە سیاسی کورد تۆکمەتر بکرێ یەکگرتووتر بکرێ و لەسەر ئەم ئەساسەوە هەنگاو بەرەو پێشەوە بردێ بڵێ کاک عوسمان کاروانی وەک پێشتر کاک حاکم ئاماژەی پێکراڵێ سەرکردایەتی سیاسی کورد خیتابێکی کەم تا زۆر ئەگەر لە ڕووی سەرف کوردیانەوە سێتی خیتابێکی باشی هەبووە ئەکرێ پرسیاریەوە بکەم سەرکردایەتی سیاسی کورد توانیوێتی خیتابی هەبێت یان ئەگەر توانیوێتی خیتابی بە خیتابێکی یەکگرتووی هەبووە بە قەناعەتی من هەتاوەکو ئێستا سەرکردایەتی سیاسی کورد نەیتوانێت خیتابێکی هاوبەشی تۆکمەی هەبێت بەرامبەر بە هەر ڕووداوە کە ڕوویداوە چ لە ناوخۆی عێراقا چ لە دەرەوەی عێراقا درزێک هەیە لە خیتابی سیاسی کوردیە بمانێەوە نەمانێت ئەو درزە ئەوەش بمانەوە نەمانەوە واقعێک هەیە لە کوردستانیشە کاریگەری هەیە ئەجندای قلیمیش لە عێراقا تەسیرات لە هەرێمی کوردستانیشە تەسیرات و کاریگەری خۆی هەیە و بێ کاریگەر نییە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بمانەوە نەمانەوە عمقی ئێرانی و عمقی تورکی ئەیانەوێت لە ناو هەرێمی کوردستانیشە کاریگەری خۆیان دیاریکەرە دیاری بکەن بەڵام ئەوەی کە گرنگە بۆ کورد چییە لەوەی کەوا خۆشبەختانە لە چەند ساڵی ڕابردووە ئێمە لە کوردستانەوە لە هەرێمی کوردستانە خلافاتی زۆر گەورەمان هەبوو ئەم هێزە سیاسیانە لە ناوخۆی خۆمانە لەوانەیە لە حاڵەتی شەڕ و پێکدادان و سووتانیش بەسەرمانە هاتبێ لەگەڵ یەکتریە بەڵام پرسیینەتەوەیمان لە بەغدا هەڕاج نەکردووە ئەمە بۆ خۆی مەوزوعێکە کە جێی دڵخۆشیە بەڕاستی ئەمە واقعەکە بەڵام ئەمەی کە لە ڕابردووە هەمان بووە زۆر کەمە بۆی کە ئێستا هاتوۆتە پێشەوە مۆزوعەکە ئالێریایە ینی قۆناغەکە چی بکرێت بۆ ئەمەی ئێستا قۆناغەکە زۆر هەستیارە فرسەتەکە زۆر ئاڵتونیە بەڕاستی بچووکترین خلافات لە گوتاری کوردیە لە ئەجندای کوردیە لە بەرنامەی کوردیە لە یەکدەنگی و یەقسەیی کوردیە ڕوو بدا لەسەر ئەم حاڵەتە تازەی کە هەیە لە ئارایە ئێمە لە 2023 فرسەتێکی ئاڵتونیمان لە دەست دەرچووە ئەکە لەو کاتیان نەمانتوانی بە یەک خیتابی متەوازن نەمانتوانی بە یەک گوتاری سەربەخوا هەمومان بە یەکەوە هەموو لایەنە سیاسیەکان بەرامبەر بە مۆزوعی ناوچە جێناکۆکەکان و کاتەکە پێمانەوتن و ئەو خاکی کە ئێستا گەڕاوەتەوە سەر هەرێمی کوردستان ئێمە جاران مامەڵەمان بوو لەگەڵ عێراقا لەسەر پارە لەسەر هێزی پێشمەرگە لەسەر چی بەس ئێستا شتەکە گۆڕاوە باز لە خاکە باز لە دروستکردنی دەوڵەتی کوردیە باز لە سربەخۆی هەرێمی کوردستانە و زیاتر بەرە فراوانبوونی هەرێمی کوردستانە ئەمجا ئێمە لە 2023 ئەو کیانەی کە هەمان بوو فەرقی زۆر بوو لەگەڵ ئەو کیانێکی ئێستا هەمانە واقعێکی تر ئێستا لارایە بۆیە زۆر گرنگەلەوەی هەر کەسێک هەر لایەنێک هەر هێزێکی سیاسی بەڕاستی بمانێەوە نەمانەوە بێوێت درز لە خیتابی کوردیا دروست بکات ئەمە خۆی باجەکەی ئەدا و مێژوو ڕەحم بە هیچ کەسێک ناکات بەڵام خۆشبەختانە ئەوەی کە ئێستا هەستی پێکرێ وردە سیاسی هەیە بۆی کە بێ درست خاتە خیتابی کوردیەوە
دایانی ئەقلیمی هەیە ئەوێ دەست درست بخاتە ناو خیتابی کوردیەوە کە بمانەوە نەمانەوە ئەم لایەنە ئەقلیمیانە کاریگەریان هەیە و بۆ نمونە لە بەرژەوەندی ئێران نییە دەوڵەتی کوردی بەو جۆرێکی کە ئێستا دروست بێ ئەمە واقعەکەیە لە ڕیچەوە مە بکات ئەیران ئەوێ لە ڕێگەی ئەو هێزە سیاسیانی کە ئێستا لە دەڤەری سلێمانیەوە ئەوێت درزێک بخاتە ناو هەرێمی کورد داینی کوردی بەڵام زۆر خۆشبەختانە لە دوایمین کۆبوونەوەی مەکتەبی سیاسیەکەتی نیشتیمانی کوردستانە بەڕاستیشتی زۆر جوانیان عرض کرد خیتابێکی زۆر جوانیان پێشکەش کرد ئەو کینەی کە هەبوو لە ئارایە بە جۆرێک هەندێکی باشی ڕێگەوە لە بەرچاوی خەڵکی و دڵنیاییەکی داتە تا ڕادێک بە شاریعی کوردی دەرزەی کە ئێران ئەیویست دروستی بکات لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوانە خەڵک تەسەوراتی وابوو بەڵام یەکێتی لە دوایین کۆبوونەوەی مەکتەبی سیاسیە زۆر بە جوانی تەوزیحاتێکی زۆر جوانی دا لەسەر مۆزوعەکە پێرفێکتەوە تەواو بەس ئەڵین تا ڕادەیەکی باش گۆڕانێکی زۆر جددی لە تەسەورات و ڕوئایە ڕوویداوە ئێمە تەمەناکەین هەمومان بەیەکەوە نابێ هیچ لایەنێکی سیاسی کوردی گرفتەکان گەورە بکەین لەگەڵ یەکتری و کێشەی ڕابردوو زۆر لەسەر یەکتری بخوێنینەوە و نەبێ حسابی ئەو بکەین حتا بەڕاستی چی ئەبێ بە سەرۆک کۆماری عێراق چی ئەبێ بە جێگری سەرۆکی پەرلەمان چی ئەبێ بازدەوە بکەین ئەم ئەجندا کوردیەی کە هەیە یەکریزی کوردی خیتابی کوردی بەچی دروست دەبێت ئیتر نەپرسین چێە گرنگ ئەوەیە ئەو نەفەرەکە لە بەغدایە لە مەسلحەتی هەرێمی کوردستان و لە مەسلحەتی پێگەی کوردی و لەو بەرژەوەندیانەدا بێت کە هەرێمی کوردستان خەباتی بۆ کات ئاوا بێت بەو شێوەیە بێت نەک بە شێوەی حیزبیەکان بیری لێ بکەینەوانێ شەڕ بکەین لەسەر پۆستێکی وەزیرێک لە بەغدا لە جیاتی ئەوەی کە ئێستا ئێمە پرۆژەیەکی زۆر لەوە گەورەتر هاتوۆتە بەردەمان کاتە بەمان و پرسیارەمە لای تۆ لایەنە سیاسی کوردەکان و سەرکردایەتی کورد توانێتی وەکو پێویست مامەڵە لەگەڵم دۆخەیە بکە و یان لایەنە سیاسی کوردەکان و سەرکردایەتی کورد توانیویانە خیتابێکی هاوبەشی یەکگرتویان هەبێت و بتوانن ناوماڵی کوردی ڕێبخەنەوە بەرامبەر بە بەغدا وڵایی بەڕای من ینی بەڕەغمی ئەو کەم و کورتیانەی کە لە با بڵێن لە ئاراستەکردنی دیبلۆماسیەتی کوردی هەیە لە مەنتیقەیە بەڵام ئێستا سەنگی قیادەی سیاسی کوردستان سەنگی دیبلۆماسیەتی کوردی بە بەراورد لەگەڵ کۆی پێکاتەکەی عێراق پێکاتەکانی تری عێراق لە پێشەوەی بۆ نمونە مەسەلەن ئێستا کورد لەم کاتەیە خاوەنی هەموو بستەخاشێکی خۆیەتی توانیوێتی کۆنتترۆڵی زیاتر لە سانەوەتی ئەرزی کوردستان بکە لەژێر دەسڵاتی خۆیەت ئێستا کورد هێزێکی بە دیسپلین و بە پرەنسیپی هەیە کە هێزی نیشتیمانی هێزی پێشمەرگەی کوردستانە توانیوێتی سنوورەکان لە مەترسیەکانی تیرۆریزم و لە تەحەدیەکان بپارێزرێت زایدەن ئێستا لە وەسەتی سیاسی دنیا نەغمەیە کاتۆتە سەر ڕوو باسی ئەواکەن کە ئەو دیزاینەی 100 ساڵ پێش ئێستا بەریتانیەکان و فەرەنسیەکان بۆ ئەم مەنتیقەیان کێشاوە دیزاینێک نییە لەگەڵ تموحاتی قەومی و مەسەبی پێکاتەکانی عێراقا بگونجێ ڕەنگە کورد ببێ بە فاکتەری هەڵۆشانەوەی ئەو دیزاینەی کە ناوی سایکسبی کۆیە لە شوێنی ئەوە کۆی مەنتیقەکە دابڕێژێتەوە و گۆڕانکاریەکانی دوای 9/6 ئەوە بەرجەستاکە لە واقعی سیاسی عێراقا بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کەم و کورتی نییە وەک هاوڕێیانە ئاماژەیان پێکرد بەرژەوەندی وڵاتی ئیقلیمیەکان بە کوردستان تێپەڕێ زایدەن وەزعی عێراق و کوردستان پێنها پەیوەست نییە بە دوای تاوکردنی قسانە وەڵامی ئەمە بەرەو بەس بۆ لایەنە کوردەکان ڕێگە بەمایەن ئەمە و ئەجێندا دەرەکیە لە ڕێی هەرێمی کوردستانەوە جێبەجێ بکرێت ئەزانین بۆ خۆی ئەرستۆ ڕێیەکی هەیە ئەڵێ ژینگەی جوگرافی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژینگەی سیاسی و ژینگەی کۆمەڵایەتی هەیە لە هەر شوێنێکە ئەو ئاماژە بەواکە ئەڵێ یۆنان بۆیە بوو بە خاوەنی عمقی حەزارەت لەبەرەوەی لە بینی هەردوو کیشوەری ئاسیا و ئەوروپا ڕەبتی هەبوو عێراق بۆ خۆی طبیعەتی سروشتی جوگرافی عێراق وایە بۆ بە دڵی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زایدەن ئەم وڵاتە لە خارجی ئیرادەی شعبیە دروست بووە وڵاتی عێراق ڕەنگە مەسەلەن لەژێر زەختی فشاری بەرژەوەندی وڵاتە زلێزەکانی براوی جەنگی جیهانی یەکەمە توانیان سنوورێکی سیادی بۆ بکێشن بەس لەناو ئەم سنوورە فشارەکە نەیتوانی ئیرادەی شعبی لێرە ڕێکخا بۆیە عێراق وڵاتێکی پڕموشکیلەیە و مەساڵحی هەموو وڵاتەکان پەڕەبێ لەبەر ئەما کاتە ئەوەی کە لایەنە ئیقلیمیەکان لایەنە دەرەکیەکان بیانە ئەجێندەی خۆیان لەناو عێراق و بەتایبەت لە هەرێمی کوردستانە جێبکەنەوە ئەزانی ینی تۆزێک بەڕای من بگەڕینەوە بۆ تەریخ لە دوای ئەحداسی سەپتەمبەر بۆ خۆی جیهان دابەش بوو بەسەر دوو بەرەیە بەرەیەکیان پێوترێ بەرەی دیموکراسی بەرەی دووەم بەرەی شەڕەنگێز و بەرەی شۆفێنیەکانن ئەم دوو بەرەیە لەسەر ئاستی دیموکراسیەت ئەمریکا تەمسیلێکا و ئەوانەشی کە لە خوارەوە بڵێن ڕاست پێراون بۆ تەرجەمەکردنی پەیامی ئەمریکا ڕەنگە تورکیا و قەتەر و سعودیە و ئەوانە بێ وزایدەن بەرەی
بەرەی شەڕەنجێزەکە ڕەنگە رووسیا و سین ڕاستپاردەیان بۆ ئێرانیەکان و بۆ مالیکی و بۆ سووریا و بۆ حیزب الله هەبێ ئەمی امتیدادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەیە بۆیە ئەم دوو ئەجندایە تەرجەمەی واقعی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگەی عێراقی و ساحەی سیاسی عێراقی بووە بۆیە دایمەن لە تەزادایە ئەمە حاڵەتێکی تەندروست و طبیعیە بەڵام وە گوتم ئیرادەی دیبلۆماسیەتی سەرکردایەتی سیاسی کوردستان کارێکی وای کردووە کە سەنگی خۆی لە منطقەکە لە گۆڕینی معادلەی سیاسی منطقەکە دەوری هەبی وزایدن بەڕەغمی ئەوانە بەڕەغمی هێزی دیبلۆماسیەت هێزی ئابووری کوردستان و بەخصوص گەڕانەوەی نەوتی کەرکووک کارێکی وای کردووە کە بۆ خۆی کورد سەهمێکی گەورە لە ناو نەخشەی وزەی جیهانی دروست بکات کە بۆ بە شوێنی اعتیبار و شوێنی تێڕوانینی دەوڵەتە گەورەکانی دنیا بەڵێ بەڕێزان ئێستاش ڕاستەوخۆر لەم ڕووماڵەدا پامنێرانمان ڕێبارکاکەی لە شاری هەولێر و ئەحمەد قادر لە شاری سلێمانی و سیپانامەدی لە شاری دوهۆک ڕاستەوخۆر لەگەڵمانن لە سەر شەقامەکانی ئەو شارانە بۆ گواستنەوەی ڕای هاوڵاتیان لە سەر دانیشتنی پەرلەمانی عێراق و هەروەها هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەڵە خۆشەویستان سەرتا دەچمە لای پامنێرمان ڕێبارکاکەی ڕێبوار ئەم کاتت باش ئەگەر بکرێت ڕای هاوڵاتیانمان بۆ گوازیتەوە بزانین هاوڵاتیان ڕایان چییە سەبارەت بەم دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق و هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی و هەروەها بەشداریکردنی نوێنەرە کوردەکان لە نێو پەرلەمانی عێراقدا. بەڵێ سڵاو لێ و لا بینەران وەک دیارە ئەمڕۆ سێمین دانیشتنی پەرلەمانی عێراق ئەنجام دەدێت بۆیە ئەمە دەمانەوێت ڕای هاوڵاتیانی شاری هەولێر ببرین بەڵێ ئەگەر فەرموو بێنە شوێنەکەی من ئەم کاتت باش دەمێ ئەو پرسم ئێوە وەکو هاوڵاتیانی شاری هەولێر ڕاتان چییە لەسەر دانیشتەکانی پەرلەمانی عێراق و بەشداریکردنی نوێنەرانی کورد لە پەرلەمان سەرەتا بەخێرەتتان دەکەم بەڕاستی ئەمە دەبی تۆزێک بگەڕنەوە بۆ ڕابردوو ئێمە هەتاوەکو ئیستاش هەر زەلیلی دەستی حکومەتی بەعز بووینە زەلیلی دەستی حکومەتی ئیستاش بووینە بەڕاستی کورد هەموو کاتێک مافی خوراوە لەلایەن حکومەتی عێراقەوە ئەگەر چ لە سەردەمی پێشووبی چ لە سەردەمی ئیستاشبی ئێمە هەموو کاتێک هەر تەنازولمان کردێ بەڕاستی لە بۆ حکومەتی عێراق ئیدی ئەمەوەیە بەشداریکردنی کورد چۆن بێتن وەکو هاوڵاتیان ینی ڕاتان چییە لەسەر ئەمە خۆی ئەگەر تۆزێک لی ورد بیوە ئەمە پێمان خۆشە بەشداربین لە بەشداربین لە حکومەتی عێراق و لە پەرلەمانی عێراق بەڵام ومن وەکو هاوڵاتێک بەڕای من وام پێ باشە کە ئەمە سەرۆکمان هەیە داهاتمان هەیە هەموو شتێکمان هەیە لە هیچمان ناقوستانیە بەڕای من کورد بەشدار نەبیتن کورد سەحب کاتەوە ئیدی بەسە زەلیل بوون بەدەستی حکومەتی عێراقەوە ئێمە دەتوانین بە خۆمان بەڕێوە بین دەتوانین حکومەتی بۆ خۆمان دروستکەین هەموو شتێکمان بۆ خۆمان هەیە بەڕای من بەشدار نەبین باشە دەست خۆش بێتن بەڵێ دیاری من ئێستا هاوڵاتیەکی تر لەگەڵماندایە دەمەوێت پرسیاری ئەوەش لەو بەڕێزە بکەین کەەوە بەشداریکردنی نوێنەرانی کورد لای وەکو هاوڵاتیان تا چەند گرنگەوە یاخود بە نوێنەرانی کورد چۆن بەشدار بن لە حکومەتی یاخود کورد چۆن بەشدار بن لە حکومەتی نوێی عێراقدا والله بصراحة بالرأي شخصي قوم عزم لي يعني بجدار بن لبروي أمد بشكمان هي بالحكومة عراق زور باش لروي كحكومة هريم كيستا حتى كركوك ناقوش يسأل كاكا حتى يسأل براسي أزبك كردستان كان كركوك زور مشكلة يعني حتى استأخذ شلون حكومة رادقيني ومن بالرأي من بجدار بن الحكومة عراق باش لروي كصلب خوي رابقيني والله كبجدار بن بيت بجداري كنا كان شو بيتن آية وكسالين رابطو كرد بجدار بوه لحكومة عراق ده بەڵام چەندین کێشە هەبووە لە ئێستادا پێت وایە چۆن بەشداری بکەن وەکو هاوڵاتیان یان ئەگەر ڕای خۆتان هەبێ والله بالنسبة من عزم لي يعني بەشداری بن بە ئەو کاریگەرەوە بەشدار بن يعني نەکات شتێکی وە هاکەزایی بی يعني وەجداران بەڵام بەس ڕەمزی بوون لەسەر کورسەکاندا دەنیشتن شتێکی وایان بە دەسەڵات نەبوو بەڵام ئەمە جارە ئینشاءالله مێدوارین دەسەڵاتیان بکردێت دەست و تۆزێک تند بوون لە بەغدا زۆر سپاسیان دەکەین بەڵێ دیاری من دەگەڕێمەوە لای ئێوە لە ستۆدیۆ ئەمە ڕای لە شاری هەولێر کە لەسەر بەشداریکردیان لە حکومەتی نوێی عێراقیدا بەڵێ ڕێبوار لەگەڵمانە بنێنەرەوە دواتر دەگەڕێنەوە لاو دەچینە لای پامنێرمان ئەحمەد قادر لە شاری سلێمانی ئەحمەد ئەم کاتت باش بابزانین هاوڵاتیانی شاری سلێمانی لەم بارەوە ڕایان چییە؟ باشتر دیاری بەڵێ ئەمڕۆ وەک بڕیارە یەکەم کۆبوونەوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرەی عێراق دەست پێ بکە ویش بە هەڵبژاردننی سەرۆشی پەرلەمان و جێگرەکانی لە ئێستادا خەڵک بە جۆرێک بە نیگەرانیەوە چاوەڕوانی هەڵبژاردنەکان دەکات بەهۆی ئەوەی عێراق لە ئێستادا لە ڕەوشێکی ئالۆزیدایە بە تایبەت بە تێکچوونی باری ئەمنی لە پارێزگاکانی ناوەڕاستی عێراق
بۆیە بە پێویستمان زانی هاوڵاتیان وەربگرین ڕای هاوڵاتیان وەربگرین لەسەرەوەی کە ئاخۆ چاوەڕوانیان چی دەکەن لە نوێنەر کوردەکانیان لە پەرلەمانی عێراق. بەڵێ مام بێزێ لە بێ زەحمەت ئێوە وەکو هاوڵاتی چاوەڕێکی لە نوێنەرەکانتان دەکەن لە بەغدا. دانیشتنی پارلەمان قەزەی پارلەمان یەکەم ئەوەیە ئەگە ئەمان واز لە چاو سوورکردنەوە بێن لە جژی یەکتری وەکو سەرۆکی هەرێمی کوردستان و ڕێز وەزەرای عێراق نووری مالیکی واز لە چاوسوورکردنەوە بێنن دانیشن لەسەری بە پێی دەنگان کە ئەو نوێنەران دانێن بە پێی هەڵبژاردن کێ یەکەم بۆ کێ دووهەم بۆ کێ سێهەم بووە بە پێی ئەوەی ئەبێ واز چاوپۆشی لە ڕابردوو بکەن یعنی باسی داهاتوو بکەن و ئەبێ بە پێی ئەو دەنگانە وەزارەتەکان دانرێت کێ یەکەم بووە یەکەمەکە بڵین کە یەکەمی دەنگی زۆری هێناوە لە هەمان زیاتر ئەو وەزارەتە گرنگەکان بەر ئەوە یەکەوێ وەرە دووهەم ئەنجا بەر ئەوکەی کە ئەکرێت دووهەم سێهەم ئەوەی کە ئاکرێتە سێهەم و چوارم پێنجەمەوانەوە ئەوە بە پێی هەڵبژاردننی ئەوروپا بەس جێگرەکانی بەرەکەوێ وەکو مەسەلەن یان جێگر پەرلەما یان جێگر مەسەل وەزارەتی خۆ یان جێگری وەزیر دەرەوە ئاوا جێگرەکە ئەوەی کە سێهەم و چوارەمە بەس ئەوەی کە یەکەم بێ ئەوە بە پێی هەڵبژاردننی ئەمریکا ئەوروپا ئەوە خۆی یەکەم هینی بەرەکەوێ یەکەم وەزارەتی گرنگی بەرەکەوێ. تۆ وەک هاوڵاتیەک چاوەڕێی چی لە نوێنەرەکانی خۆت دەکەن نوێنەر کوردەکان پەرلەمانتارەکانی کورد لەوێ چاوەڕێیەکەی هەڵوێستیان چی بێتن و داواکاری چیە وەکو هاوڵاتی؟ داواکاریم ئەوەیە کە یعنی ڕێکەون بە زووترین کار ڕێکەون و پەرلەمانەکەی هین تەشکیلکەن وەزارەتەکان دانێن بۆ ئەوی ئەم ڕکە بەلایەتی و بڵین ئەم چاوسوورکردنەوە نەمێنێ و هینەکە ئەم شیرەکان چارەسەر ببن. دوای نوێنەرانی کورد لە ئێستادا لە بەغدا بکشێنەوە بە سوودی خەڵکی کوردستان کۆتایی دێن بە بچوونی من کە لە بەغا کشاونێتەوە زەرە خاستن بۆ کوردستان زەرەدا ئەوە کە نوێنە کشایەوە لە بەغا معنەوە تۆ حکم لە بەغا نامێنێ کە کشایەوە حکم لە حکمی بەغا حکمی سەر بەخۆی بڵێ مەرکەزیە کە تۆ نوێنە لە حکومی مەرکەزیان نما خۆ لێرەش بڵێن حکومەتی ڕسمینی کە وڵاتان بەڕسمی توان کرێ بە حکومی سەر بەخۆ ئەگەر حکومی سەر بەخۆ نەبیت و لێژ نەبێ معنەوە مشکلەکان گەورەترە بن. بەڵێ دیاری ئەوەی بینیتان ئەمە ڕای هاوڵاتیان بوو لەسەر کۆبوونەوەکانی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بوو کە تایبەتە بە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی کەوا بڕیارە ئەمڕۆ کۆبوونەوە لەگەڵ ئەوەی لە ئێستادا دەنگۆی ئەوە هەیە کە دانیشتنەکە دوا بخرێت جارێکی تر بەڵام تا ئێستا ئەم دەنگۆیە لەلایەن هیچ سەرچاوەیە کە پژڕاز نەکراوەتەوە. بەڵێ ئەحمەد لەگەڵمانە بمێنە ڕوودەچینە شاری دۆ کە لای پامنێرمان سیپان ئەمێدی سیپان هەفدەمێتە باش هاوڵاتیانی شاری دۆ کە ڕیان چێ لەسەر دانیشتنی پەرلەمانی عێراق وایە پێیان وایە کە بتوانن لایەنە سیاسی عێراقیەکان ڕێبکەون بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی و هەروەها بەشداریکردنی نوێنەرە کوردەکان لە پەرلەمانی عێراق. دەمێتە باشە بەێ هاوڵاتین پارێزگەها دووکێژی بیر و بچوونێژێک جدا هەنە لەسەر ڕێنشتنە ئەبریا پەرلەمانە عێراقی و هەروەسا کووەک و دیارکۆ ڕەنگە دەستا سەرکاتیا پەرلەمانی بێت دەستنیشانکردن لێ ئەبروکە ئەوان هاوڵاتیە داخەزەوەی چەندێ دیکەن ئەبروکە ئێگرێزیا کوردی لە بەغدا ئامانجا سەرەکییا کوردان دێتە دی لەو ڕەمەدێت ئەمنوێرەژین بیر و بچوونێژی جدایان هاوڵاتیان وەربگەن لە دۆر بێ چەندێ دەمێتە باش توەک هاوڵاتێک ڕێنشتنە پەرلەمانی توشات. والله قەر ئەوەل دەست سلااو لە هینگۆ دەکەم و بە خێراتنتان دەکەم دانیشتنی پەرلەمان بە نسبەت کوردەوە بە نسبەت کوردەوە من هیچ باشەیەکی نابینم چکم لەبەر چ نەگەل عەرەب نایتەکردن لە 2023 حتا ئێستا مادەی 140 تەنفیس نەکردیانە یعنی بە دانوستاندن نەگەل عەرەب هیچ چارەسەری نییە ئێستێمە چمانەیە ئەلحەمدولیلا لە خودای گەورە داخواز دەکەین پێشمەرگەکانمان بپارێزێت و دەست خودای گەورە لەسەر سەریان بێت پشتگیری پێشمەرگەی خۆمان دەکەین بە خوێن و بەگیان چاویان ماچەکەین کە خاکی خۆمان خاکی دای گەڕایتەوە باوشی کوردستان حوجەی هیچی نییە ئێمە چ قاشقاژە بکەین لەگەل عەرەب چکم پێویست ناکات ئێستا و ئیداعەشە هاتیە کێ خەڵقی کردیە کێ ئیداعەشی خەڵق کرد مالکی سەرکردەی ئیداعەشە لەبەر چ لای منەوە بەڕای من کە تاکە کوردێکم سەرکردەی ئیداعەش مالکیە لەبەر چی کابرایەکی تایفیە تایفگەریە نە حکومڕانی ناکات بە شەعب عێراق هەموو بە یەک ڕێز تایفگەریە لە بندەست غێر لایەنە بە ڕەفتار غێر لایەن ئەو شۆلەکان ناو عێراق وەک هەولێری پایتەخت ئێمە هەموو دەزانین
کە لە دنیا هەموو سەردانی هەولێری پایتەخت دەکەن کە دلی کوردستان و پایتەختی کوردستانە بە ناوی تیرۆر لە ناو دەبات ئێمە دووپات دەکەینەوە و پشتگیری سەرۆکمان دەکەین سەرۆک مەسعود بارزانی و پشتگیری پێشمەرگە دەکەین و بە قووەتی ئیرادەی کورد هەموو کوردێک ئیهانەی ئەو قسانە دەکەین کە ئەمڕۆ مالیکی دەینتەوە ئاراوە بۆ هەولێر زۆر سوپاسە بەێ ئەمە بچوونن ئەی جوان هاوڵاتیان کو ناوە سنتەرە پارێزگا دووکێ بچوونە وەسەد دەنە دیارکەن و ئەبروکە ئەگەر ببی شێوەی دەرباز بۆ حکومڕانی عێراق ببی ڕەنگی بە ئەوە حکومڕانی عێراق بەرەو تاکراویەوە چیت و تاگە کەس بتنە حکومی لە عێراقت کرد لەوڕا بە گرنگ دەبینتن ئەبروکە ئێکرێزیە لایەنێت کوردی ئەبروکە ئێکدەنگیا لایەنی کوردی دەبیتە هۆکارێک و ئەبروکە ئەوان دەستکەفتێن ئەبروکە پشتی ڕوودانی مووسڵ بەدەست ملەتی کورد بەهاتین بەگەریان ئەوان دەبەرێن ڤقەتیە بۆ سەرهەرێما کوردستانێک و نەهاژێر کنترۆلا پێشمەرگەی دانا بۆ کارێکە سەرەکیت بینین و ئەیدی کوردستان بشێت پێگەیەخ و بە باشتر جاران بڕێوە بینیت. بەڵێ سیپان لەگەڵمان بمێنەرەوە خۆشەویستان بۆ زانەری زیاتر لەسەر دەستپێکردنی کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراقا چەند خولەکێکی ماوە ڕاستەخۆ لەسەر هێڵی تەلەفۆن نەوزاد ڕەسوڵمان لەگەڵای ئەندامی پەرلەمانی عێراقا نەوزاد سڵاوت لێ بێم کاتە و باش وەک دەزانی چەند خولەکێکی ماوە بۆ کاژمێر 11 کە بڕیار بوو کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دەست پێ بکات ئایا کۆبوونەوەکە دەستی پێ کردویان دەست پێ دەکات یان ئەو دەنگۆیە کە دەیانگوت کۆبوونەوەکە دوا دەخرێت بۆ پاژنیوەڕۆ تا چەند ڕاستایە کۆبوونەوەکە دوا دەخرێت یاخود لە کاتی دیاریکای خۆیدا دەست پێ دەکات. زۆر سپاس بۆ ئێوە چەند دقەیەکی ماوە بۆ ئەوی بچینە ناوهۆڵی کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوەی تا ئێستا بە ئێمە گەیشتووە کۆبوونەوەکە دوا ناخرێ ڕەنگە لە کاتی خۆی کە چەند دقەیەک جا بکەوێت ئێستا ئێمە ئامادەین بچینە ناو کۆبوونەوەی. بەڵێ کەواتە لایەنە سیاسیەکانی نێو پەرلەمان بە تایبەت لایەنە سونەکان کە دەگوترا هۆکاری دواخستنەکە بەهۆیەوەیە کە تا ئێستا نەکەوتونە ڕێکەوتن لەسەر دیاریکردنی بە تایبەت سەلیم جوبوری بۆ سەرۆکی پەرلەمان کەواتە هیچ زانیاریەکانی لەسەرەوەی کە لایەنە سونەکان ڕێکەوت بێتن لەسەرەوە زۆرێک قەلەقی لە ناو بەشێکی زۆر لە لیستەکانی ناو پەرلەمانی عێراقیە جگە لە لیستی کوردی لەوەی کە کاندیدەکانی خۆیان دابنێن یان کە دای دەنێن دواتر زۆرێک لە مناقەشەیە تێدا دروست دەبێت بۆ نمونە لە کۆبوونەوەی ڕابردوو سەلیم جوبوری وەک کاندیدی سنەکان دەرکەوت ئەوە بە شێوە ڕەسمی لەلایەن ئوسامە نوزێفی نووسراوێک ئارەستەی سەرۆکاتی پەرلەمان کرا بۆ ئەوەی کە سەلیم جوبوریان وەکو کاندیدی خۆیان ناسان بەڵام ئەوەی کە ئێستا دەبیستینەوە دیسان مناقەشەی تێکەوتۆ لە نێوان خۆیاندا و ڕەنگە ئەمە ئێستا دوا کاندیدیان نەبێت ئەوەی کە تەنها کاندیدەکانی بۆ پەرلەمان دیارە یان با بڵین کێشەمان نییە وەکو لیستە کوردەکان ئەوەیەکە تا ئێستا خۆشبەختانە کورد کێشەی لەو بارەوە نییە. کەواتە ئێوە لەسەر ئارام شێخ محەممەد ڕێکەوتون هیچ کێشێکتان لەو بارەوە نیە بەڵام ئەوەی هەبوو تا کۆبوونەوەی پێشتر ئاماژە بۆ دەکرا کە خەسرە و گۆران کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە بۆ جێگری دۆمی سەرۆکی پەرلەمان ئایا خەسرە و گۆران کشاوەتەوە و تەنها کاندیدتان ئارام شێخ محەممەدە؟ خۆی لە نێوان لیستەکاندا حاڵەتێکی زۆر تەندروست و ئاساییە کە مناقەشە لەسەر کاندیدەکان بکرێت کە ئەمە کاندیدی کاملس بیان کاملس نەبێت بەڵام خۆشبەختانە یەکگرزی نیشتیمانی ئێستا لە ناو کورد بە شێوەیەکی بەرچاوتر لە ڕابردوو هەستی پێ دەکرێت دیارە ینی برادرانی گۆڕان داوای ئەم پۆستی جێگری سەرۆک پەرلەمانیان کردو و کاندیدیشان کاک ئارام شێخ محەممەدە هەم لەلایەن یەکێتی نیشتیمانی هەم لەلایەن پارتی دیموکراتی و لەلایەن کۆمەڵ و یەکگرتووشەوە بە شێوەیەکی مەبدەئی موافقەی لەسەر کراوە و باوەڕ ناکەم ینی کێشێکی ئەو سۆی لەسەر بێت. بەڵێ وەگەوەی تا ئێستا دەزانرێ کاندیدی سەرۆکۆماری عێراق پشکێکی نیشتیمانی کوردستانە ئێوەکو فراکسیۆنی کێتی نیشتیمانی کوردستان ئایا ڕێکەوتون لەسەر کاندیدێکی خۆتان و وایە بەنیازن ئەمڕۆ کاندیدی خۆتان پێشکەش بە پەرلەمان بکەن بۆ سەرۆکۆمار؟ ئەمڕۆ لەم کۆبوونەوەیە ینی بە شێوەیەکی پڕۆتۆکۆلی تەنها کاندیدی سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکە پێشکەش دەکرێن کاندیدی سەرۆکی پەرلەمان سەرۆکی کۆماری عێراق پێشکەش ناکرێت وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەتام دەحزەیە لە ناو مەکتەبی سیاسی زۆرێک لە گفتوگۆدان بۆ ئەوەی دوا بڕیار لەسەر کاندیدی یەکێتی بدەن بۆ سەرۆکی کۆمار پێم وایە بەیانی پرۆسەیەکی زۆر ئاڵۆز و قورس نییە ڕەنگە لە چەند سەعاتی ئایندا یەکێتی نیشتیمانی کوردستانیش
یان ئەم شەویان بەیانی کاندیدەکەی خۆی دەستنیشان بکات. بەڵێ وەکو ئەندام پەرلەمانێکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان ئای زانیارێک هەیە لەسەرەوەی کە کێ کاندیدی یەکێتی نیشتمانی کوردستانە بۆ پۆستە و کێ زۆرترین چانسیەیە؟ واللهی ڕاستەکەی ناوی کۆمەڵێک لە کەسایەتی بەهێزی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دێ لە مستەوا قیادی کاک دکتۆر بەرهام کاک دکتۆر نەزمەدین بەم ئەخیرانە ناوی کاک عومەر فەتاح و کاک عدنان مفتی و کاک دکتۆر فؤاد مەعسوومیش لە ئارادایە بەڵام بە قەنەعەتی من یعنی دوجار ڕەنگە لەسەر کاک دکتۆر بەرهەم ساڵح یان دکتۆر نەزمەدین یەکلا ببێتەوە. بەڵێ نەوزاد ڕەسوڵ ئەندامی پەرلەمانی عێراق لە سەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ زانیاریەکان و سوپاس بۆی کە ڕاستەوخۆ لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان بوویت کاتە دێمە لای تۆ ڕاو تێبینی تۆ لەسەر ڕای هاوڵاتیان لەسەر بەشداریکردنی نوێنەرەکانی کورد لە پەرلەمانی عێراق. وەڵام من ئەوەی ملا حەزم لێ بوو لەسەر بوو لە راپۆرتەکەیەوە ئەوە بوو کە برادرێک گەڵێ ئیتر کاتی چاوسورکردنەوە نەما لە بینی سەرۆکایەتی هەرێم و مالیکیە من ینی بۆ برادراڵێم من بەو برادراڵێم و بە بینەرانی ئەم شاشەی ئێوەشەڵێم دوێنێ راپۆرتێکم بینی لە بەسرە راپۆرتێکی تەلەڤیزیۆنی بوو ڕای هاوڵاتیانی لە شارعی بەسرە وەرەگرت خەڵک معتەڕیز بوو بە سیاسەتی مالیکی ئەیوە هەولێر پایتەختی سیاحیە و پایتەختی ئیقلیمی کوردستانە حەقی مالیکی نییە ئەگەر شەراکەتی لە عێراقاوێ وەک مۆڵگەی تیرۆریستان و بۆرەی ئیرهاب دەستی بۆ ڕاکێشێ خەسارەتیشی گەورەیە خەڵکی کورد ئەمە نەبینی ئەمە ئەم نەغمە خەتەرەیە کە پێشتر مەترسیەکانمان هەرسێکمان متفق بووین لەسەری باسمان کرد ئەم نەغمەیە هەر هاوڵاتێکی شارعی نەگرتوێتەوە ڕەنگە وەسەتی هەندێک سیاسی کورد و وەسەتی هەندێک میدیای کوردیشی گرتوێتەوە بەداخەوە دوێنێ جەریدەی شەرق لەوسەد ئەنووسێ ئەڵێ تەقاروبێکی جددی لە بینی کورد و تورکا هەیە بۆ ئیستقلالی کوردستان میدیای کوردی ئەڵێ سەرۆکی ماوە سەرچوو لە تورک میدیا هەندێ میدیاکە لە سایت و لە ئەوانە بینیومانە مەبەستم ئەوەیە ئێمە ئێستا لە مەرحەلەیەکین مەرحەلەی حەقی تەقریری مەسیرە ضرورەتی قۆناغەکە پێمانەڵێت خەڵکی نیشتیمان پەروەر و ئەو خەڵکانەی کە بەفیعلی منتەمین بنەتەوە نیشتیمانەوە لە پشتی بڕیارەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە بوەستێ شیعاری سەرۆکی هەرێم زۆر وازحە ئەو کاتێ ئەو ڕیسالەی تەفەهوم بۆ شعبی عێراقی نەرێ مالیکی پایتەختی ئێمە بە مۆڵگەی تیرۆریزم ناوە بە سەیری ئەم مفارەقەی بینی ئەم دوو جۆرە سیاستکردنێ زایدەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان نەیشاردێتەوە ئەڵێ ئێمە فاکتەری تەقسیمی عێراق نین ئێمە فاکتەری ئەو قەیرانە سیاسی و ئەزمەیە نین کە عێراقی گرتوێتەوە ئەمە ڕیسالەیەکی تەفەهوم ئەو سیاسیانە چێن کە تۆ تۆمەتباریانەکەی بۆی کاوانیش هەمان لەگەڵ هەمان نەق بۆ هەمان سیاستدان من ناڵم لایەنی سیاسی منەڵێم خۆشببختانە ئێمە دیوەگەشەکەی سیاست ببینین لە کوردستانە ئێستا کۆدەنگیەکی تەواو سیاسی کوردی ئەڵێم هەندێک شخصێتی سیاسی ڕەنگە لە ناو هەندێک لایەنە پێما بێ برای بەڕێز کاک عوسمان ڕوونی کردەوە کە دوێنێش ئەخیر جەلسەی ختامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەی حەسم کرد کە لە پشتی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە تەییدی ڕێفراندۆمەکەن تەییدی گەڕانەوەی کەرکووکەکەن بە هەموو ئەو سێکتەرانی کە بۆ مادەی 140 ماوە مەبەستمەوەیە هەندێک نەغمە ڕەنگە لێرە و لەوەیە بوو بێ بەڵام نەبووە بەهۆی تەعتیری پرۆسەی سیاسی لە کوردستانە بەهۆی چوونە پێشەوەی بەختی کورد هەڵکشانی بەختی کورد لە عێراقی داهات کاتۆی پێتەڕۆی یەکێتی نیشتیمانی کوردستان تاو هاوڕای لەگەڵتانە لە مەسەلەی دەوڵەتی سەربەخۆی کوردی خۆی هەر هێزێکی سیاسی هاوڕانە بێت چونکە مەسەلەی دەوڵەتی سەربەخۆ استراتیژی نەتەوەیەکە تەسحیە یەک سەدەیە هەر هێزێکی سیاسی لەگەڵی نەبێ و بکەوێتە ژێر تەسیری ئەجندای ئیقلیمیەوە بە تەئکید زەرەرەکە بۆیە من تەئکیدم جەماوەری یەکێتی جەماوەری ئازادی خوازە و زایدەن یەکێتی لە مەجرای خەباتی خۆیان لە ناوبزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەیە سەنگێکی گەورەی هەبووە تەسعی و فیداییەوە بۆ گەیشتن بەم قۆناغە لەبەرەوە ئێستا ناکرێت لە شیعاری خۆی تەراجع بکە ئەگەر هەندێک کەسایەتی سیاسی ناوێکێتیش تەراجعی لە شیعار و لە استراتیژی یەکێتی کردبێ من تەسەوڕەکەم مەکتەبی سیاسی دوێنێ حەسمی کرد و زایدەن ئەکەونە بەر با بڵین گلەیی تاریخ کاک عوسمان کاروانی ڕاوتیبین تۆ لەسەر ڕای هاوڵاتیان بەڵێ وەڵام من لەسەر ئەوەی هاوڵاتیان بە قەنەعەتی من لەوەی کە ئێمە نابێت چاو لە ڕابردوو پۆشین ئەبێ پند و دەرز لە ڕابردوو وەربگرین ئەبێ بە خۆمانە بچینەوە لەگەڵ ئەو هێزانەی کە لە 2023ەوە ئێمە مامەڵیان لەگەڵاکەن لە عێراقات تا چەند خێریان بۆ ئێمە بۆکو کورد
ئەبێ ئەمە مەدرسەیەکی زۆر دەوڵەمەند بێ بۆ سیاسیەکانی کورد تاوەکو بتوانن بەرنامەی داهاتویانی پێدا بڕێژن. ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە، بۆیە ئێمە لە 2010 کاتێکە مالیکی لە سەردەستی کورد متمانە وەرئەگرێتەوانەیە، مالیکی لە هەولێرە بە ئیتیفاقی هەولێر ئەبێتەوە بە سەرۆکی حکومەتی هەرێمی بە سەرۆکی حکومەتی عێراقی. بەڵام ئایا ئەو ئەجیندایانەی کە مالیکی هەیبووە بۆ خۆی تایبەت بەخۆی ئەوە بوو کە لە ناو ئیتیفاقیەکەیە فعلەن جێبەجێ کرد. ئەمە حاڵەتێکە، حاڵەتێکی تر لەوەی کەوا ئێمە بە نیسبەتی بڕیار وەرگرتن لە هەرێمی کوردستانە بە قەناعەتی من سەرۆکی هەرێم و پارتی دیموکراتی کوردستان دەبێت زۆر وریا بێت، زۆر هەستیارتر بێ، ناکبێ بە تاقی تەنها بڕیار بدات. ئەوە زۆر گرنگە. مەطبەخی سیاسی بۆ پارتی دیموکراتی کوردستان من یەک باخسەکانم تەواوکەم زەحمەت دەبێت، ئەبێ مەطبەخێکی سیاسی هەبێت، ئەبێ ئەو خیتابانەی جەنابی سەرۆکی هەرێمیش کە ئەیدات بە قەناعەتی من پێش وەختە بە تایبەتی لەگەڵ پێنج لایەنە سیاسی براوەکەی هەرێمی کوردستانە ئیتیفاقێکی هەبێت. یعنی واقعەکە ئەمە بۆ هەموو بڕیارێکی هەستیاریش باشتر وایە هەرێمی کوردستان بگەڕێتەوە پەرلەمانی کوردستان، لەبەرەوەی پەرلەمانی کوردستان مەرجعی شەرعی خەڵکی هەڵبژێراوی خەڵکی هەرێمی کوردستانە کە لێوە ئەکرێت. بە قەنەعەتی من تاوە کەسا خەلەلمانەیە لەم بوارەیە دابشکردن نەکراوە، تەوزیفاتی کارەکان بە جوانی نەکراوە. بۆ نمونە ئەبێ ئەم پارتە سیاسیانە کۆ ببنەوانەیە یەکێتی نیشتمانی کوردستان تۆ ئەمە ئیشتا، یەکگرت و تۆ ئەمە ئیشتا، کۆمەڵ تۆ ئەمە ئیشتا، پارتی خۆم ئەمە ئیشما، برادرانی گۆڕان ئەمە ئیشتانە. یعنی ئەبێت تەوزیع ئەدوارێک لەلایەن ئەم لایەنە سیاسیانەیە هەبێت بە قەنەعەتی من و لێک تێگەیشتنێک هەبێت. تەسریحاتەکانیش ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان بۆ نمونە یەکێتی تەسریحەکەدا بە ئاگاداری بێت بۆی تەشەنوش دروست نکات، تەوزیع ئەدوار بێت تەسریحاتەکان، چونکە لەوانەیە لەم مەرحەلە پێویست بە یەکێتی هەنێ تەسریح بدات، پێویستە پارتی هەنێ تەسریح بدات، پێویستە یەکگرتووانێ قسە بکات، پێویستە گۆڕان هەنێ قسە بکات. بەس کە ئیتیفاقی خۆ بوو، ئیتیفاقی مەطبەخە سیاسیەکە بوو لە سەرەوانەیە، ئەمانە گرفت دروست ناکەن، ئەمانە ئەجینداکە و بەرنامەکە و خیتابەکە بەهێزتر ئەکەن ئەگەر ڕێککەوتنی لەسەرەوە هەبێت لەسەرەوە. بەس ئەگەر هەر شتێک بەبێ ڕێککەوتن بەبێ پێشوەختە دەردەشەکردنی بوترێت بە جۆرێک لە جۆرەکان ئیشکالیت دروست دەکات. ئێمە زۆر پێویستمان بەوە نیەکی ئەبێتە بەتەڵی قەومی، پێویستمان بەوە هەیە چۆن هەمومان بەیەکەوە بتوانین ئەم دەوڵەتەی کە باسی لێواکەین و ئەم سەربەخۆیی کە دروستی یەکەین بە خیتابێکی هاوبەر بتوانین بیگەینێ لەگنەوەی چێ ئەبێتە بەتەڵی قەومی. هەمومان بە جۆرێک لە جۆرەکان ئەبینە براوە سەرکەوتن بەدەستبێنین بش دۆڕێنتیایە هەموو لایەنە سیاسەکان بێتە بەتەڵی قەومی. حاڵەتێکەیە لە هەرێمی کوردستانە بمانەوێ نەمانەوێ بەڕێز کاک مەسعود بەرزانی کە ئەوێ وەکو ئەو بەتەڵە قەومیە دەربکەوێت جار بەجارێک لە شاشەکانە. ئەمە هەندێک جار حساسیت دروست دەکات، هەندێک جار شت دروست دەکات. ئەبێ ئێمە ئەمانە بەڕاستی بچووکەینەوانێ، ئەم مەودانە بچووکەینەوانێ، هەمومان بەیەکەوە بیر بکەینەوە، بۆ یەک شت بیر بکەینەوانێ، شتەکان جوان لە بینی خۆمانەدا بەش بکەین بۆ ئەوەی ئەو ئەجندا ئیقلیمیانەی کە دژن بە پرۆژەکەی ئێمە و ئەو ئەجندا داخلیانی ناو عێراق کە دژن بە پرۆژەکەی ئێمە هیچ یەکە لەمانە کاریگەریان نەبێ لەسەر ئەوەی کە ئەگەر درزێکی بچووک لە بینی خیتابی کوردیا هەبێ ئەم درزە بەرفراوانتر بکەن و پرۆسە ئەسلیەکەمان کە پرۆسەی سەربەخۆیی بۆ کورد و کوردستان و خاکی کوردستانە لە بیرمان بەرێتەوە. دەگەرم لەو کاتە دەچمە لای کاک حاکم ڕای تۆ لەسەر ئەو کۆمنتانی هاوڵاتیان و کۆمنتی تۆ وەکو ئەندامێکی خۆلی پێشووی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان لەسەرەوەی کە وەک دەوترێکم تا زۆر خودی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان وەک عوسمان کاروانی ئاماژەی پێ کرد کەم تا زۆر هەندێک جار وا دەرەکەوێت کە دەیەوێت وەکو بەتەڵێکی قەومی لەسەر پرسی دەوڵەتی کوردی دەرکەوێت. کۆمنتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەمە چییە؟ خۆی دەنێگەر دوورتر جۆ لە ڕای هاوڵاتیان بگرن سێ چوار ڕای جیاوازمان جۆ لێ بوو کە دیارە کاردانەوەی لایەنی سیاسی یاخود سیاسەتە لەسەر خەڵکیش. خەڵق ئازادە لەوە ڕای خۆی چۆن دەرەبڕێ، هەبوو پێویستی بۆ بوو لەگەڵ عێراقدا بمێنینەوە، هەش بوو داوای جابوونەوە و ئەمانەیە کرد. لە ینی هەندێک شت هەیە تۆ ئەبێ لە بەرچاوی بگری لە مەسلەی سیاسەتدا. ئێمە لە عێراقا قسە لەسەر پێکەوە ژیانەکرێ، پێکەوە بژین لە عێراقا، بەڵام چۆن پێکەوە ژیانێک. ینی هەتا ئێستا مەفهومی ئەوەی بە عەرەبی پێوترێ مواتەنە لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە هەتا بە ئەمڕۆگە نەبووە، شتێک نەبووە ناوی ئەوە بێکە هاوڵاتی عێراقی، ینی کەسێک خۆی بە هاوڵاتی عێراقی نەزانیوە مەگەر ئەوەی لە دەسەڵاتە بوو بێ. ئەمێنێتەوە مەسلەی
بێبڕوایی هەتا ئەم کاتە لە ناو پێکاتەکانی عێراق و لایەنی سیاسی عێراقیە بەگشتی بێبڕوایی هەیە ینی سیقا بە یەکتر نییە ئەو سیقەی کە ئەگەر تۆزە سیقەیەکی شەبوو بێ ئەوەش لە بین دەرچۆ لە گرێژنە دەرچۆ وجودی نەماوە ئەمێنێتەوەی کە موقعی جەنابی کاک مەسعود سەرۆکی هەرێم لەبەرەوەی ئەو سەرۆکی هەرێمە ینی سەرۆکی هەرێمی کوردستانە ینی بمانەوێت نەمانەوێ قورساییەکی زیاترەکەوێتە سەرشانی ئەو ینی بتەوێت نەتەوێ ئەو قورسایە گەورەکەی ئەکەوێتە سەرشان و ئەوە بێ کە ڕاستەخۆ یانە ڕاستەخۆ لە زۆر مەحفەلی دەولی و سیاسیە ڕاستەخۆ قسە بکە بەڵام من 100% لەگەڵ قسەکانی کاعوسمانم کە ئەبێ دیسانەوە گەڕێنەوە بۆ خاڵی یەکەمەوەیە کە ئێمە پێویستمان بە خیتابێکی تۆکمەتر کۆکتر لە یەکترەوە نزیک بێ بۆ ئەوەی بتوانین هەر لایەنێکی سیاسی و هەر تاکی نەکرد لایەنی سیاسی تاکی کوردیش خۆی ڕۆڵی لەم کاتەیە ببینە ڕۆڵی خۆی ببینە لەم کاتەیە جا چ ئەبەرە و دروستبوونی دەوڵەتی کوردی بێ یاخود بەرەو فراوانکردنی فیدراالیت بێ یاخود بەرەو کۆن فیدراالیت بێ یان هەریەکێ لەمانە ئێمە پێویستە ئەمانە خوڵ بکەینەوە بەنسبەت مەسەلەی ڕای جیاواز ئەوەی کاگعاتە ئاماژەی پێکرد لە ناو یەکێتی نیشتیمانی پێکاتە یەکێتی نیشتیمانی بەو شکڵەیە ینی دروستبوونی یەکێتی نیشتیمانی لە سەرەتایەوە کە دروست بوو بەو شکڵە بووە ینی زۆر جار چه مەکتەبی سیاسی بووە سەرکردایەتی بووە یاخود ئەندامێکی سادە بۆ زۆر جار ڕای لەگەڵ سەرکردایەتی سیاسیانەوە بە ئاشکرا و ڕاشکاونەوە وتێتی من ڕێیم لەگەڵ ئەویان نییە یعنی پێکاتەکەی نیشتمانی کوردستان من ڕێی گشتی وەکو کە لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسیشدا تۆ زۆر ڕوون و ئاشکرایە هەموو ئەو شتانی کە ئێستا قسەی لەسەرەکرێ یەکێتی نیشتیمانی خەباتی بۆ کردووە دروشمی بووە لە ساڵی هەشتا لە دوای تێکچوونەوەی مەفاوازات و سەرنەگرتنی دروشمی فیشاری خۆنووسین بەرزکرایەوە ئەمە ناکاتە ئەوەی کەوا یەکێتی نیشتیمانی لە دەرەوەی مەسەلەکان بەتەنیا خۆی قسەکە نەخێوانیە بەڵام یەک خاڵەمێنێتەوە زۆر گرنگە کاکە مەسەلەی بەرژەوەندی لایەنی ئیقلیمی کاک عوسمان زۆر چاک ئاماژەی پێکرد لایەنی ئیقلیمی تۆ بتەوێت نەتەوێ ڕۆڵی کاریگەر و گەورەی هەیە لە سەر هەرێمی کوردستان تورکیا ئێستا لە ڕێی برایانی پارتیەوە ئەجەندای خۆی هەیە ئێران لە ڕێی یەکێتی نیشتیمانیەوە ئەجەندای خۆی هەیە ڕەنگە لە ڕێی لایەنی تریشەوە هەبێ بۆیە لێرەدا کورد پێویستە بێژگە لەو مەطبەخە سیاسی کە کاک عوسمان وتی پێویستە لە حەجم و موقع تێبگەین لە هونەری سیاسەتا شتێکی پێڵەن حەجم و موقع ئەبێ بزانی خۆت چەندیت وە لە کوای یعنی گرنگە هەتا ئێستا تێگەیشتوین ئێستا باشین هەتا ئیستا باشین لە مەسلەی حەجم و موقع چونکە ئەگەر تێنەگەین بەڕاستی لە بینی دوو زلهێز لە ناوچەکە کە ئێران و تورکیایە ئەگەر سعودی ئەوانشی لێ دەرکەین لەوانەیە پان ببینەوە وەڵام من هەندێک کۆمنتم لەسەر قسەکانی هەردوو برای بەڕێسەیە بەنسبەت ئەوەی لەسەرەوەی کاڵن پارتی دیموکراتی کوردستان کەم تا زۆر دەیەوێت وەک پاڵەوانی دەوڵەتی سربەخۆی کوردی دەرکەوێت و هەندێک جار دەوترێ پارتی دیموکراتی کوردستان و خودی مەسعود بارزانی دەیەوێت دەمە بکا بە دەستکەوتی خۆی بەڵێ یەکەم لەسەرەوەی جوابی جەناب دێمەوە ئەوەی برای بەڕێز کاک فەرهاد کە باسی ڕایجیاوازی ناویەکێتیەکە دیارە ما حاڵەتێکی داینەمیکیە حیزبی سیاسی ڕایجیاوازی تیابێ پرسی دیموکراتیزەکردنی ئۆرگانەکانی خۆی بەهێزەکە بەڵام لە پرسی نەتەوەی یا ڕایجیاواز ئەچێتە خزمەتی ئەجندای نەیارانی نەتەوەیەوە بۆیە لە هەر پرسێکایەتی نیشتمانی کوردستان ڕای جیاوازیە بێ حاڵەتێکی تەندروستە بەس حاڵەتەکە تەندروست نییە ئەگەر لەمەڕ ستراتیژی نەتەوەیەک ڕای جیاواز لە ناو ماڵی یەکێتیەوە دروست بێت کە تەفسیراتی تری بۆکرێ ئەوە خەتەرێکە بەنسبەت ئەوەی جەنابی کاک عوسمانەڵێ ئەڵێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەوێ وەک بەتەڵی قەومی دەربکەوێت کاکە سەرۆکایەتی هەرێمی کوردستان خۆی نەیوتووە من بەتەڵی قەومیم لە مەجرای ڕووداوەکان لە چۆنێتی تەعاملی لەگەڵ پرسە سیادیەکانی هەرێم لەگەڵ مەسەلەن ئەو تەحەدیانەی کە بەرەو ڕووی هەرێمی هەڵوێ زۆرگرتنی سەرۆکایەتی هەرێم وای کردووە کە خەڵکەڵێتەوە بەتەڵی قەومید ئەوە خەڵکە ئەو ناسنامەیەاتێ نەک سەرۆکایەتی هەرێمی کوردستان خۆی مەسەلەن پێویستی بەم پۆستە بێت کە ئەو لە مێژووی خۆیان خاوەنی بوعدی بیری نەتەوەیی بووە ئێستاش کار لەسەر فراوانکردنی بیری نەتەوەیی و بەرجەستەکردنی چیانی نەتەوە ئەکا بۆیە حاڵەتیش تەندروستە ئەوەک بەتەڵی قەومی ئەلێرە دەربکەوێت زایدەن فکری ئەوەمان نەچێت سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ خۆی شەرعێتی یاسایی و دەستوری هەیە لە بڕیاردان چکە پەرلەمانی کوردستان دەنگی بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان داوە بەڕەغمی ئەوە هەموو کاتێک لێدوان و خطابی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ساحەی سیاسی کوردستان ڕای گشتی دروست کردووە زایدەن
دنیا بە منزوری حیزبی سەیری کورد ناکە ئێستا لە چاویلکەی حیزبی پارتی و یەکێتی و ئیسلامی و کێوکەوە تەمەشای ناکە ئەڵێ کورد لە گۆڕانکاریەکەی عێراقا خاوەنی سنگ و پێگەی نەتەوەیی خۆیەتی ئەمە گرنگە. بەڵێ زۆر سپاس بۆ حاکم فەرهاد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی گرت و لە سلێمانی و عەتا شێخ حەسەن کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان کە لەم گفتوگۆ کراوەیە لە سەر ڕووماڵی تایبەت بە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان بۆ دەستنیشانکردنی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لەگەڵمان بوون. خۆشەویستان ناوڕۆکی کورد و لەم ڕووماڵ تایبەتدا لەگەڵتانە بین بینەرمان.